پرسی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە بەغداد لە ناوەند لە نێو حیزبەکاندا بۆتە یەکێک لە بابەتە سەرەکیەکان. ینی لە ئێستادا دیسان عێراق لە نێو تەواوی ئەم گرژیە سیاسی و ئابووری دەرایانی کە هەیەی ئەم پرسە دەوروژێنرێتەوە لە کاتێکدا یاساکە یاسایەکی نوێ بوو کە هەڵبژاردننی ڕابردوو 2022 خەڵکی بۆ یاسایە ئەو بەپێی ئەو یاسایە دەنگیدا هەڵبژاردننی کرد بە حکوومەتی عراقی لە ئێستادا داوا دەکرێت کە ئەم یاسای دووبارە هەموار بکرێتەوە لە نێو ئەنجومەنی نوێنەراندا. لەسەر بابەتە کێشەکانی چین و عێراق دووبارە دەکەوێتەوە نێو ئەم چاکسازی و دووبارە دەکەوێتەوە نێو ئەم مەڵسەنگاندن و گۆڕینی یاسایی هەڵبژاردنە. لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک بابەتی یاسایی دیکە لەگەڵ بەڕێز شێرزاد سەمەد وەکو شارەزایکەی بواری هەڵبژاردن لە کەرکووک و کۆمیوانمان دەبێت گفتوگە زیاتر دەکەین. کاک شێرزاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم بابەتە جەنابەت چۆن هەڵسەنگانی بۆ دەکەی کە دووبارە وروژێنراوەتەوە لە عێراقدا؟ بەڵێ زۆر سپاس سلااو لە جەنابتان و لەسەر زەمبینەرانی تەلەڤیزیۆنی کورچات نیوز. دیارە هەڵبژاردن پرسێکە ماوە سەر هەڵەدا بەهۆی ضرورەتی هەڵبژاردنەوەیە، چونکە هەڵبژاردن یەکێکە لە قاسمە مشتەرەکەکانی کە وڵاتی پێ بەڕێوە ئەبردرێت. پرۆسەیەکە هەموو کاتێک بەو پرۆسەیەدا هەڵبژاردن دەتوانێت ئەنجامێکی باشی هەبێ یا خراپی هەبێ ئەکەوێتە سەر ئەوەی کەوا جۆری یاساکە چۆنە، زەرف و زروفی ئەو وڵاتە چۆنە. بۆیە قسە لەسەر ئەوە کرێکە ئەم یاسایە کە ئێستا هەموارەکرێتەوە یاسایە کە دو هەڵبژاردننی پێکراوە، یاسایەکی زۆر کۆن نییە، بەڵام دەبێت ڕەساوی ئەوە بکەین لە زەرف و زروفێکە ئەو یاسایە نووسرایەوە پێکهاتەی کوتلە سیاسیەکانی عێراق شێوازێکی تر بوون، چەند کوتلەیەکی سیاسی تر هەبوو. خۆتان نەزانن ڕەوتی سەدر لە گۆڕەپانەکەدا وجودی هەبوو ئەو کاتە. یعنی ململانە و چێشمەچێشی نێوان ئەو کوتلە سیاسیانەی ئەو سەردەمەی کە چوونە هەڵبژاردنەوە ئەو یاسایەیان بەرەنجامەکەی نووسینەوەی ئەو یاسایە بوو. دیارە دۆخی عێراق بە تەجروبە وەرگرتن لە سەرجەم ئەو هەڵبژاردنانەی کە پێشوو کراوە کە تا دوا هەڵبژاردننیش بە تەجروبە وەرگرتن بۆیە پێویستەکە یاسایەکی تر بە شێوەیەکی تر هەموار بکرێتەوە کە لەگەڵ ئاست و زروفی ئێستای عێراقا بگونجێت و بڵێن شەوائبەکانی یان خراپەکانی ئەو یاسایانە لا ببردرێن کە پێشتر هەبوونە. دیارە هەموو هەڵبژاردنێک نەک ئەوانەی پێشوو ئەوەی کە دێتیش بەدەر نابێت لە کەم و کوڕی، هەموو پرۆسەیەک سلبیات و ئیزابیاتی خۆی هەیە. سلبیا یەکێک لە سلبیاتەکانی فرە بازنەیی بۆ نمونە شارێکی وەکو کەرکووک کە لە چەند بازنەیەکی هەڵبژاردن پێکات بوو، سلبیات و ئیزابیاتی خۆی هەبوو و هەروەها بۆ بەغدا بۆ هەر شارێکی تر بۆ هەر ناوچەیەکی تر. بۆیە بە سوود وەرگرت بۆ نمونە ینی تۆ لە بازنەیەکی محەدەد کاندیدی ڕەنگە دەنگدەرێکت هەبێ لە بازنەیەکی تر بێ نەتوانێت دەنگ بە تۆ بدا. ئەمە یەکێ بوو لە سلبیاتەکان. بەڵام ئیجابیاتەکەشی بۆ شارێکی وەکو کەرکووکەوە بوو کە بەپێی ئەو دابەشبوونە جوگرافی کە پێکاتەکان تایە دابەشبوونە کەمترین بەرکەوتن لە نێوان پێکاتەکانە دروست بوو، ینی منافەسەیەکی بەو شێوەی تیان نەبوو کە بۆ نمونە بازنەی سێ کە حەویجە و ڕیاض و عەباسی ئەوانە بوو، ئەمە هیچ کێشەیەکمان نەبوو، خۆیان کورسەکانیان بۆ دیاری کرابوو لە نێو خۆیانە ململانیان هەبوو، بەرکەوت هیچ بەرکەوتێکیان لەگەڵ پێکاتەی کورد نەبوو، تەنها لە بازنەی دوو نەبێ کە هەر سێ پێکاتەکەی تیا بوو. ینی ئەمە بۆ نمونە ئەڵێن سلبیات و ئیزابیاتی ئەوانە. و لە فرە بازنەی زۆر کەس پێی وایە دەنگێکی زۆری ئەو کاندیدانە بەهۆی ئەوەی کەوا ناتوانن دەنگدەرەکانی فڵان بازنەی یەک دەنگ بە دوو بدەن، ئەمە دەنگ لێرەدا ئەفەوتێ. لە یەک بازنەیش ئەویش هەر سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە. مەسەلەندا جۆری ئەم یاسایی کە ئێستا گفتوگۆی لەسەرەکرێ هەڵبژاردن لەم یاسایەدا باس لەوا کرێت کە بەپێی ساندلیگۆ بێ، ینی نسبی بێ و ساندلیگۆ بێ و عێراق یەک بازنە ینی هەژدە بازنە بێ، شارێکی وەکو کەرکووک یەک بازنەیەکی هەڵبژاردننی تیا ئەبێ و تەقاسومەکەش دیاریکردنی کورسی براوە بەپێی ساندلیگۆ ئەبێت. ساندلیگۆ دیارە یاسایەکە زیاتر ڕاضیات ئەمەلیەکی بیرکاریە لە دابەشکردنی دەنگەکانە، ئەوە نییە کە لە تەسەلسولی یەک تا
کۆتایی چێ دەنگی بەرزترین دەنگی هێناوە ئەوە براوەیە ئەمە بۆ ناو لیستەکان دەنگەکانیان دابەشەکرێەوە ئەمەلیەکە ناچینە ناوردەکاریەوە بۆیە ئەم یاسایی ئێستا قسەی لەسەرەکرێ زیاتر قسە لەسەر ئەم چەند نوقتەیە ئەکرێ ئەم چەند نوقتەیە بوونە بە خلاف و بەوە هەندێک پێی وایە کە سوود لە هەردوو جۆرەکە وەربژیرێ هەندێک پێی وایە سلبیات و ئیزابیاتی ئەم یەکبازنەیە کاریگەری ئەبێ یا سانلیگۆ کاریگەری ئەبێ لەسەر حزبە بچووکەکان بۆ نموناوانەی کە حزبی بچووکن و بەشێشی تر پێیان وایە عملی سیاسی لە عێراقدا بەڵێ بەشێک پێیان وا بۆ عملی سیاسی کە تووشی خەریک بگاتە بنبەست لە دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکی وەزیرانەوەانە بەهۆی ئەوە بوو کە کورسیەکانی کە لە فرەبازنەیە بەدەست هاتبوون ینی زۆرێک لە کاندیدی بێلایەن یان حزبی بچووک ینی کورسیەکان بە شێوەیەک پەرتەوە بوو نەتەزانی چۆن هاوپەیمانیەک دروست بکەیت تا بتوانی بە یەک ئاراستە نزیک بوونەوە دروست بکەیت لە ناو هەڵبژاردننی ئەم جارە و دوای هەڵبژاردن کە لە عێراقدا ئەنجام درا زۆر باش هەڵبژاردنێکی سەرکەوتوو ناو دهێنرا و باز لەوە کرا کە قڕوقات کەمتری قڕوقات لەم هەڵبژاردنەدا کراوە ینی هۆکار چییە کە دووبارە داوا دەکرێتەوە کام هەڵبژاردنە یاساکی گۆڕانکاری بەسەردابێت قەزیی خروقات پەیوەندی بە ئالەتی بەڕێوەبردننی کۆمسیۆنەوە بووە کە لە کاتی بەڕێوەبردننی پرۆسەکەیە بەڕێوە بردراوە ڕەنگە سەرکەوتنەکە زۆرتر بۆ بگەڕێندرێتەوە کە ئەو ئالەتەی کەیان ئەوە چیزانەی کە بەکار هێنرا بۆ تەسویتی ئەلکترۆنی و بۆ شێوازی دەنگدان و نسبەی سەماح و نسبەی بەشداری و ئەوانە ئەلەوەیە سەرکەوت بووە یاساکە بەگشتی یاساکە ڕخنەیەکی لەسرە کە بوو بەهۆی ئەوەی کەوا پەرتەوازەیەکی زۆر لە نێو ماڵی عێراقیە دروست ببێت و ئەنجامەکەشیەوە بوو نە ئەتواندرا لە کاتی دوای ئەلانکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن نە ئەتواندرا دەنگەکان بە شێوەیە کۆ بکرێتەوە بتواندرێت سوودی لەوە بژیرێت ئەوە بوو خۆتان نەزانن سوودی معەتەڵ دروست بوو تەحالفێک دروست بوو ئەویست تەحالفێکی تر بسڕێتەوە ینی زۆر کۆمەڵێک بەرەنجامەکانی و هەڵبژاردنم پێم وایە سلبیاتەکەی زۆرتر بوو لە ئیزابیاتەکەی بۆیە ئەگەر بیتە سەر ئاستی ئەوەی بۆ حزبی بچووک بەڵێ بەرژەوەندی حزبی بچووکی تیا بوو بەرژەوەندی کاندیدی سربەخۆی تیا بوو ئەمەش بۆ دۆخی وڵاتێکی وەکو عێراق کە فرەنەتەوە فرە پێکاتە و فرە مەزهەبە پێم وایە فەوزایەکی دروست کرد لە فەزای هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردن ئاڵۆزی کە لە عێراق هەیە لە نێوان حیزبەکانە ئەم ناتەباییە هەیە کە لە زۆربەی بابەتەکانە لەوتێم کابینێت دەست بەکار بۆ هێشتا زۆرترین کێشەکان بە معلقی و هەڵواسرایی ماونەتەوە کاک شێرزاد یعنی دووبارە عێراق دەتوانێت ئامادەکاری بۆ هەڵبژاردننی کنێ بکە بە یاسا کۆنەکە گۆڕانکاری بەسەردابێنێ لە نێو پەرلەمان ئەم یاسای دووبارە هەموار بکرێتەوە ئامادەسازی ینی عێراق لە توانایدا هەیە کە ئەم گۆڕانکاریە دووبارە دەست پێ بکاتەوە خۆی ئەو فەوزایی کە لە عێراقدا هەیە کە عێراق بەرەو پێش ناچێت لە ڕووی چاکسازی لە ڕووی ئەوەی کەوا حکوومەتێکی نیشتیمانی یەکگرتووی خەدەمی خزمەتگوزار بێنێتەکایەوە بە دووسێ هۆکارە بەڕای من هۆکارێکیان ئەوەیە پێکهاتەی عێراق هەر لە کۆنەوە کاتی خۆی ئەمریکیەکان ئەنوت ئەمان نازانین سەدام بڕوخێنین چێ دێتە سەر حکوم بۆ چەند ساڵێک حکمی بەڵێ کاک شێرزاد گەر جەنابە گوێبیستی دەنگی منی دەمەوێت بزانم کە ئەمەی کە ئەم دەنگەوەی کە هەیە لەسەر ناکۆکی یاسای هەڵبژاردنەکانی عێراق پێتان وایە لە عێراقا دووبارە ئەم یاسای هەموار بکرێتەوە کۆدەنگی حیزبەکانی عێراق کۆدەنگی تەواوی حیزبەکانی عێراقی لەسەر بێت دارە کێشێک لە دەنگەکەی کاک شێرزاد هەیە ئەو بە باشی گوێبیستی دەنگی من نییە و منیش بە هەمان شێوە بە کورتی سەرنجشان دەخەمەوە سەر سەردانەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا
بۆ کیڤی پایتەختی ئۆکراینیا و کۆبوونەوەی لەگەڵ هاوتا ئۆکراینیەکەی زیلینسکی باسی لەوە کردووە کە 2023 ساڵی سەرکەوتن دەبێت سەرکەوتنی وڵاتەکەی دەبێت بەسەر رووسیادا. جۆ بایدن هاوکاری و دووبارە پشتیوانی وڵاتەکەی بۆ ئۆکراین دووبارە کردوێتەوە باسی لەوەش کردووە کە ئەوان زیاتر سزا بەسەر رووسیادا دەسەپێنن. دەگەڕێمەوە بابەت و گفتوگەکان دوای پرسیارم لە کاک شێرزاد دەکەم. کاک شێرزاد پێت وایە کە ئەم بابەتی هاتوۆتە ئاراوە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کۆدەنگی تەواوی حیزبەکانی عێراق بەدەست بێنێت دووبارە ئەم یاسایە هەموارکرێتەوە بە یاسا کۆنەکە ئەم جارە هەڵبژاردن بکرێت و دەنگدان لە نێو عێراقدا ئەنجام بدرێ؟ بەڵێ پێم وایە بتوانن بەهۆی ئەوەی کە خۆتان نەزانن لە کۆتایی چێشمە کێشەکانی کە لە دوای ئەنجامی هەڵبژاردن بۆ پێکەنانی حکوومەت و کابینەی وزاری محەممەد شیع سوودانی ئەوە بوو کە ئیتلافی ئیدارەتی دەوڵەت یعنی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت پێکێنرا لە نێوان سەرجەمە و حیزبە سیاسیانەی کە ئێستادا لە پرۆسەی سیاسی بەرکەوتیان هەیە لە ناو حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و منهازێکی وزاری باش نووسرایەوە بۆی بتوانن من بە وجودی ئەو ئێتیلافە ئەو هاوپەیمانەتیە کە هەموو گفتوگۆیەکی تیا ئەکرێ و زۆرینەی ئەو حیزبانەی کە لە حکومڕانەتیا بەشدارن تایە بەشدارن ئەتوانن نزیک بنەوە لە ئەوەیکەوە یاسای هەڵبژاردن یاسایەکی باشتر بێ لە یاساکانی پێشوو و ئەم یاسایی ئێستا کە بەنیازن بیبەنە پەرلەمان و دەنگی لەسەر بدەن یاسایەکە بۆ هەم بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەم بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران پێشتر دوو یاسا هەبووە ئێستا یەک دەخرێت لە یەک یاسادا بۆ ئەوەی کە ئەگەر بێت و عێراق بڕیار بدا هەڵبژاردننی پێشوەختەش بکات کە ئەم حکوومەتەی لە یەکێک لە داواکاریەکانی معارزە ئەوە بوو کە ئەم حکوومەتە کاربڕێوە ببات تا ئەو کاتەی کە هەڵبژاردننی زەمینە سازەکە بۆ هەڵبژاردنێکی پێشوەختت واتە ئەگەر ئێستا بتوانن ئەم یاسایە دەربسوێنن بە ئەو خلافانەی کە هەیە لێک نزیک ببنەوە یاسایەکی باشتر بێ ئەوە و کاتە و منەمێ لەسەر ئەوەش قسە بکەم کە بۆ پرسی شارێکی وەکو کەرکووک مەسلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە منهاجی وزاریش داواکاریەکی نیشتمانی کوردستان بۆ کە هەڵبژاردن لەم شارە بکرێت کە لە 2005 نەکراوە زەرورەتێکە بە هەر یاسایەک و بە ڕێسایەک بکرێ گرنگۆیان هەڵبژاردن لەم شارە وەکو باقی پارێزگاکانی تری عێراق ئەنجام بدرێ و ئامادەکاریەکانی بۆ بکرێ بۆی بتواندرێ ئەم چێشمە چێش و ململانێ سیاسی کە لە ناو شاری کەرکووک لەسەر ئایندەی کەرکووک و ئیدارەی کەرکووک و مەناسبەکانی کەرکووکەیە بە تەقاسومی هەڵبژاردن جێبەجێ بکرێت. زۆر باشە کاک شێرزاد سوپاس دەکەم کە تیشکی قسە سەر و بابەتە چونکە منێکێک بوو لە پرسیارەکانم و بابەتە بەهۆی کاتی بەرنامەکە و کێشەیەکی هەبوو فریانەکەوتم. زۆر سوپاس بۆ بەڕێز شێرزاد سەمەد کا بەڕێزیان شارزای بواری هەڵبژاردن لە کەرکووک و میوانمان بووی مادوونەوەی کاک شێرزاد دووبارە سوپاس.